لەسەر سکاڵایەکی پێشووی کۆمپانیای نالیا ئێمە ئامادە بووین لە بەردەم دادگا و ئیفادەی خۆماندا لە بەردەم حاکمە لە نۆڤەمبەری 2010 ئەکاونتەکەی خۆمەوە بەتێکم نووسی لەسەر مەترسیی زۆر هەبوو لەسەر دانیشتوانی شوقەکانی کورسی کە بۆ خۆم یەکێکم لە نیشتەجێ بووی ئەو پرۆژەی کورسی جگەلەوەی کە لە چوارچەوەی کاری ڕۆژنامە نووسیە من بڵین ئەو بابەتەم نووسی بوو بە مەبەستی بە دوواداچوون و مەبەستی ئەوەی کە ژیانی هاوڵاتیان چکە و عیمارەیە بزمنیتیانی 12 ماڵیتیایە پرۆژەیەکی گەورەیە چەندین عیمارێکە هەمان کێشەی ئێمەی هەبوو داوامان کرد لە کۆمپانیای نالیا لە ڕێگەی ئەو نووسینەوە کە ئاگادار بن وەکو ئاگادارکردنەوەیەک لە ڕێگەی ئەو ڕخنەی ئێمە کە کاری ئێمە کە ڕۆژنامە نووسین بێن بە هانای ئەو پرۆژەیە و بە دوواداچوونی بۆ بکەن بەڵام لە بری ئەوەی بدواداچوون بکەن ڕاستی سکاڵیان لەسەر بەندا تۆمار کرد لە کاتێکا کە بۆ خۆیان ئەوانەی ئەو هاوڕێیانەمان ئەو کەسانی کە نزیکن لە کۆمپانیای نالیا دوور ئەگەر خاوەندارێتیشی بکەن پێیان وایە کە نابێت بە هیچ جۆرێک ڕێگری لە ئازادی ڕۆژنامە نووسی بگیرێ مەودای کاری ڕۆژنامەگەری فراوانتر بکرێ بەڵام لە هەمان کاتا لەسەر ڕخنەیە کە ئامانجی من بە هیچ جۆرێک تەشیر و ناوزڕاندن نەبوو تەنها ئامانجم ئەوە بووە کە بە دوواداچوون بکرێت بۆ کێشەیە کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە مەترسی بۆ سەر ئەو مناڵ و ئەو ژن و گەنج و پیرانی کە لەو شوێنانە دانیشتەجێن ئەوان سکاڵیان لەسەر تۆمار کردوم لە 2010 من بەڕێگەی مەحکەمەوەم هاتوچۆکەم لەسەر ئەم قەزەیە ئەم ڕۆژ ئەبوو کە بڕیاری کۆتایی لێ بدرێ جەنابی حاکم بڕیاری کۆتایی لێ نەدا لە بەرەوەی کە سێری کردی کۆمنتەکان لە بەردەستن ئەو عیمارەیە بەفعلی ئەو کێشانی هەبووە ئەو پرۆژە کێشانی هەبووە دوای خست کردێ جەلسەیەکی تر بۆ هەزم نەبووە لە بەرەوەی من زوو واقعیانە پێم بوو ئەنا هەیە جەنابی حاکم دوای ئێوە یەکلایی نەکراوە نەخێرەکلایی نەکراوە